بەردەوام ڕۆژێکی نوێ دەرگای واڵایە بۆ هەر کەسێک لە هەر بوارێکدا دەستێکی واڵای هەیە یان بەهرەمەندە یان هونەرمەندێکە دەتوانێت کارەکانی بێنێتە ستۆدیۆ و لەگەڵمان هەم باسێکی کەینەم کارەکانی بخەینە ڕوو توانا و وزەی گەنجان لە نێو پرۆگرامەکەدا بخەینە ڕوو. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە باس لە توانا و بەهرەی گەنجێک دەکەین. ئەم گەنجە بۆ خۆی نابیستە لە پێنجێنەوە هاتۆ دیارە بێگومان، بەڵام دەستێکی زۆر باڵای هەیە لە کاری شەوەکاریە. ئەو کارانەی کە لە ستۆدیۆی بینن بەشێکە لە کارەکانی و دواتریەکە زۆر زۆر لە ئاستێکی بەرزیشدایە. ئەمڕۆ هاتۆتە ستۆدیۆ، پێمە بە سوپرایزێکی بۆمان هەیە بۆی بزانین دواتر سپرایزەکەی چییە و خەریکی چییە و پێمە بۆ وێنەی چەکمانە کێشەی تر یەکێکمانی. کاکە ڕێکار حەمە ڕەشید کە بێگومان شێوەکارە بەهرەمەندە لامان کات، خاتو بەهار محمودیش ئەمڕۆ لەگەڵمان دەبێت بە سپاسەوە شارزە لە زمانی ئاماژە بۆی کە بتوانێت ئەو زمانەمان بۆ وەربگێڕێ. بریا لە نێو ناوەندەکانی خوێندنی ئێمەیە ئەوەندە وانەی زمانی ئاماژە هەبووە و گرنگی پێ بدرایە. ئێستا پێویستمان بەوە نەبووایە کە خاتو بەهار ئازێت بین، بەڵام بەسپاسەوە ئەمڕۆ هاتۆ بۆی توانین گفتوگۆ لەگەڵ کاکە ڕێکارە بکەین. دووبارە بەخێر بێن سەر و سەرچاومان هاتن. باش زۆر بەخێر بێن سەرچاوان. خاتو بەهارەمانە بزانین کە ڕێکار لە کێیەوە دەسیاوەتە کاری شێوەکاری ئەمە لە منداڵیەوە بەهرەی بووە یان لەم ئاخیرەیە پێگەیشتووە؟ پرسیارەکەی لێ بکەم یا خۆم وەڵام بەمەوە چونکە مامەڵەشتان بێکەوە هەیە بێگومان بۆ یاسان ماوەڵەمان زۆر کردووە. بەڵێ ئەمە هەر لە مناڵێەوە خولیای وێنە کێشان بۆ حەزی لێ کردو وێنەی کێشاوە یەکەم هەر لە مناڵێەوە کە وێنەی کارتۆنی بینیوە وێنەی کێشاوە یەکەم وێنەی سوپەرمان بووە. ئێستا نزیکەی ئەڵێن تا ئێستا نزیکەی 300 وێنەم کێشاوە وێنەی کێشاوە لە پێنجۆن لە پێنجۆن داواکاری زۆرە لەسەر وێنەکانی، بەس ئەڵێ لە سلەیمانیشەوە داواکاری هەیە بەس کەمترە چونکە بە حکمی ئەوەی کە ئەم لە پێنجۆنایە لەبەر ئەوە لە پێنجۆن زۆرتر لە سلەیمانی کەمترە. ئەڵێ لە پێنجۆن وێنەی کێشی کەیتیانە هەر خۆم نەبێ لەبەرەوە لە ساحەکەیەوە خراب نییە لەبەرەوە بەڵێ زۆر باشە. خاتو بەهارلی پرسە زیاتر حەزەکە وێنەی چی بکێشێ کاکە ڕێکار، چونکە وێنەکانیشی بەڕاستیەک لە یەک جوانتر و وێنەی جۆراجۆریشی هەست دەکەم. ئەبێ هەر پێش بڵێ جازە ڕاگەوە لەم ئێمە پرسیارێکی جارەیە کاتی بێ دوای وێنە کێشان تۆ حەزەکەی وێنەی چی بکێشی زۆرتر مرۆڤ یا چی زیاتر؟ ئەڵێ زیاتر حەزی هیچ لە کەسایەتیە لە کەسایەتی ئەڵێ زۆربەی ڕەش و سپیاڵە بەس ئێستا ڕۆشتم بەرەو ئەوەی کەوا ڕەنگاوڕەنگیش بکەم لەسەر دیواریش ئەڵێ وێنە ئەکێشم. زۆر باشە. زیاتر حەز لە بەکارهێنانی چ ڕەنگێک دەکا کاگڕێکار؟ زۆرتر حەزەکەی چ ڕەنگێک بەکارهێن سپی ڕەش یا ئەڵە بەپێی وێنەکە بەس ئەوەی کە من زیاتر دیومە زۆرترین ڕەش و سپی زۆر بەکارەهێنێ. باشە. وەتی کردومە بە پێی 6 ینی توانێتی بڕەپارەیەکی دەستکەوێت لەم کاری کایکە وێنەکە ئەکێشە دوای ئەفرۆشێت. بڵێ کە خەڵک کە داوا بکات کە خەڵک داوا بکات تەبعاً کە وێنەکە ئەکێشێت ئەڵێ کە داوام لێ ئەەکەن لە ڕێی تۆڕەکە مەلایەتەکانەوە وێنەکە ئەکێشم و تەبعاً ئەیفرۆشێ وەکو وەرێت بۆ خۆی ئەوە نییە کە تۆ ئیشێکەکەی خۆشە ئینسان کە دەستکەوتێکیشی دەستکەوت. باشە. ئەگەر ئێستا بۆ نمونە یەکێک بینەری ئەم بڕگەی ڕۆژێکی نوێ بێت وێنەیەک کاکڕێکار بۆی بکێشە لە چ ڕێگایەک و پەیوەندی بە کاکڕێکارە و کاپێجی تایبەتی هەیە دوکانێکی هەیە چۆنە ئەمە؟
کلێژی لە جوور چڕێگای کۆپەتۆری لێکەوت بەڵێ لە ئینستاگرام پیجی هەیە پیجی خۆی هەیە بە ناوی ڕێکار ئارت لە ڕێگەی ئینستاگرامەکەیەوە ڕێکار ئارت ئەتوانێت داوا بکات و پەیوەندی پێوە بکات ئەمە لەو پیجەشیا هەندێک لە کارەکانی ڤیددیۆ کردووە و وڵاوە کاتەوە کە سەرقاڵی کارەکانی تی دەستی خۆش بێت بانەوێنی منە کێشە باکەش بارخان گلێ لێ بکە بۆ هەروێنێ ئارێ کێشەیای ئێمە ئێستا خۆی وەڵام ناوێتەوە ئەمی زۆر خۆش طبعا نابیز ڕاست با من پشتی بڵێن بڕی لەگەڵ منە قسەمان کرد بە نامە گۆڕینەوە زۆر نامەمان گۆڕێەوە لەگەڵ کارە کێشەی نیە لە نووسین و لەوایەت یەگەی کرد اینجا داواشی کردوتی هەندێک وێنەی خۆتم بۆ بنێرە حەزەکەم وێنەیەکت کێشم منیش کۆمەڵێکم بۆ نار لەنا هەموویە پێم وابێت ئەمەی بەدڵ بوو کە ئێستا زۆر جوان کێشاوێتی ئافرین زۆر کێشاوە ئەزان بە چەند ساعت بە 2 ساعت جاوە هاوکاران بەشی بڵێ بڵڵێن وێنەکە بڵێن وێنەکە لە خۆ جوانترە ئەوە هەستەکەم ئاری ئەو وێنانی بۆ ناردۆ کە ئیدی تووشە زۆر کرا بۆی ئا بەجانی درستی کردەوە ئەڵێ ئەگەر هی هەردووکیان وایە هی هاوسەرگیریەکە وای بیان نادەست زۆرتری ویست دەستە خۆش بێ زۆر جوانە بە هیوای بەردەوامی بۆ تۆ زۆر جوانە هیوادار بەردەوام ئەم دەسەکە بە وێنە کێشانی دەخات و بار لەگەڵ توای کۆمەڵک قساکەین چۆن دەستگیرۆی ئەم نابیستانە بکرێت بۆی کە ئەوانش یعنی چەند لە چەند ڕۆژی پێما بێم هەفتەی چالاکیەکانی نابیستان ئەگەر هەڵە نەبم پێشانگایەکیش کرایەوە لەو پێشانگای کاکەڕێکاریش بەشدار بوو تایدا چۆن دەستگیرۆی ئەمانە بکرێت بۆی ئەوانیش لە نێو کۆمەلگادا ڕۆڵیان هەبێت کاریان هەبێت ئەوە ئەم پیشیان بکرێت بە پیشە بە چای بەزەیەوە تەماشایان نەکرێت وەکو هەر مرۆڤێکی ئاسایی تەماشا بکرێت و کارەکانیان ڕەواجی پێ بدرێت و بکردرێت. طبعا ئەم هەفتەی پێش و 20 مان تا 26 مان هەفتەی نابیستانی جیهانی بوو 23 مان ڕۆژی زمانی ئاماژە بوو ئێمە بۆ ئەم یادەمان کردەوە ئێمە بەداخەوە نابیستان زۆر وەلانراون وازم چەند جاری کەش ئەمەم باس کردووە نابیستان زۆر وەلانراون لەبەر ئەوە ئێمە هەستان بە دامەزراندنی ڕێکخراوی ئاماژە دامەزراندنی ڕێکخراوێک چونکە زانینمان بۆشاییەکەیە بۆشاییەکەیە چ بۆ نابیستان و چ بۆ لەوانەیە کەمەندامەکانی کە ئەو زیاتر ئەوە نەبن بەڵام وەکو نابیستان ئەو بۆشایە هەیە کە ئەمان تێکەڵاوی کۆمەلگانە بوون ئەمان بەهرەکانیان دیار نییە بۆی ئێمە هەستان لەو هەفتەیە ئەم یادەمان کردەوانی و هەندێک ئیشی دەست یەکەم جار بوو کە نابیست ئیشی دەستی خۆی لەو پێشنگایە بخاتە ڕوو هەروەها کاگەڕێکار یەک دوو جاریکە لە پێشنگا هەوڵم ماوە بەشداریم پێ کردووە لە 12 پارە و لەم ساڵە لە ڕۆژی مناڵانە لە ڕێکخراوێکەوە ئیشەکانی خرایە ڕوو بەڵام یەکێکمان هەیە ڕێکەوتمان نابیستە و کەم بینایشە تەسەوور ئەەکەی کە ڕسمەکە ئاوا ڕسمەکات ئەوە نییە ئاوا زۆر بەنەیژەهی نەستۆدیەوە ئیشەڵای لەگەڵەوەی شاگفتووەکە دەتوانەکانی دەرخی بڕوا بکە سەیری ڕسمەکانی بکە تەسەووری ناکەیت ئەمەنە بەتوانایە ئەمەنە بەتوانایە یەکەم جارە ئەو هەر ڕسمێک کردو لە ماڵە خۆی کرد چەند پێمەوە دەین تۆ ڕسمەکانمە بێی بۆ خۆت وتم تۆ وەرە با ڕسمەکان خەڵک بیبینێ ئەو تۆ ئەو ئیشە جوانە هەکەی خەڵک بۆ ناسی خەڵک بیبینێ ئەی تا چەند خۆشحاڵ بوون کە بەشداری خۆشحاڵ بوو زۆر خۆشحاڵ بوو لەوەش خۆشحاڵتر یەکسەر لەوێ زۆر سپاس لێرەوە دەستخۆشی لە CDO کەم وتیان ئێمە لەمەولا
پۆستەر شتی بۆ ئەنێرین بۆی بۆمان بکێشێتەوانی و وەکو واریداتێکیش بۆ خۆی و بۆ زیاتر بەهرەکەی زیاتر بخاتە ڕوو. باشە کاتە ئێوە تا چەند کار بۆواکەن ئەو کەسانی کە نابیستن بە تایبەتر بنە ناو کۆمەلگاوەکو خۆت باسی لێواکە ڕەنگە ئەوان لە ڕابردووە کەمتر تێکەڵاو بووبێتن ناو کۆمەلگایە بۆ ئەوەی کەیتر هەنگاو بنێن تێکەڵاوی هاوڵاتیان من تێکەڵاوی ناو کۆمەلگا بن پێویستیان بە چیەوە؟ پێویستیان من و تۆ ئێستا قسە ئەەکەین قسە ئەەکەین قسە بە زمانی کوردی پەیوەندیمان نیە گەورەترین کێشەی ئەوان زمانی پەیوەندیکردنە کە داخەوە کاکاری هینێکی یا بەخاڵێک کەوتی خۆزگەم زمانی هێمە بخراتە ناو منهەجەوە هەبووە خۆشبەختانە ئیمساڵ لە وڵاتانە هەیە بەڵام خۆشبەختانە ئەمساڵ سعودیە لەم هەفتەی نابستان ئیمساڵ زمانی ئاماژەی خستە ناو منهەجی خوێندنەوەی چونکە تۆ لە کۆمەلگا ناویستە هەیە بەرکەوتە دەبێت ڕۆژانە بەرکەوتە دەبێت پێویستە خەڵکی هیچ نەبێ شتێکی سەرەتایەکان بزانێت بۆ ئێمە هەر هەموو هەوڵین زمانی ئینگلیزی بزانین بۆ هەوڵین زمانی عەربی بزانین کە پێویستمان بێ زمانی ئاماژەی شەر وەکو زمانانی هیچی کەمتر نییە لەبەر ئەوە زۆر گرنگە کە ئێمە هیچ سەرەتایەک بزانین بۆی بتوانین کە لە شوێنێکە بەرکەوتەمان هەبوو بتوانین مامەڵەیان لەگەڵا بکەین. طبعا ئێمە لە چالاکیەکانی ئەم هەفتەیە لە چالاکیەکانی هەفتە کۆمەڵێ چالاکیمان کرد یەکەم چالاکیمان وەکو ڕێکخراوی ئاماژە گەشتێکی شاخەوانیمان کرد یەکەم جار بوو 80 نابیستمان کۆ کردەوە چون بۆ ئەشکەوتی سەحرا ئەمەیان پێخۆش بوو ئەیان و ئێمە ئەم شوێنانەمان نەدیوە دووهەم چالێکمان یاریکی تۆپی پێ بوو تیپی نابستان لەگەڵ تیپی کەمەندامانیانی ڕۆژە سێهەم چالاکیمانەوە بوو لە 23 مانە کردنەوەی ئەو پێشەنگایە بوو چوارم چالاکیمان دوێنێ بۆ یەکەم جار لەسەر ئاستی کوردستان و عێراقا وەرکشۆپێکمان کرد بۆ نابستان ڕێکخراوی خانزاد هەستا بە سپۆنسەری کارەکە بە هاوبەشی لەگەڵەوانە خۆی ڕێکخراوی خانزاد سەری سوورما بوو ئەی وەرکشۆپەکەن دوو کەس سێ کەس چوار کەس ئیتیایە دوێنێ نزیکەی 52 کەسی لێ 52 کەس وەرکشۆپە قەڵەباڵغترین وەرکشۆپ بەکار کردومانە چونکە یەکەم جارە ناویست کە بێتە ئەو بابەتانەوە بابەتەکەش لەسەر جێندەر بوو هەموو ئاوا حەپەسا بوون ئەوان لە ئەو شتانەمان هیچی نەبیستووە یەکدوانێک ئەیوت زۆر شتمان کە باسە کرد ئێمە دایک و باوکم ئەو شتانیان پێ نەوتوون ئەو شتان یعنی دایک و باوکەکەش بەداخەوە ئەو زمانە زۆر جوان نازان هەتا بتوانن شتەکان بە ئینەکان بڵ تیا بۆ ئەمری 30 ساڵ بوو مناڵی هەبوو ئێوە شتانی هیچی نازانم کاتان بەڕێوەچوونی ئەم جۆرە وەرکشۆپانە گرنگێکی زۆریە زۆر گرنگە کە ئێمە ئەوان تێکەڵاوی کۆمەلگاکەین ئەوان هوشیارکەینەوانە هەر یەکێ لە ئێمە خوێندنێ تەواوکەین بڕوانامەیەک بەدەستێنین لە دوای ئەوە چەند هەوڵی ئەین کە خولی بەردەوام خولی زمان ببینین خولی گەشە پێدانی مرۆیی ببینین ئەو خولانە ببینین بەردەوام خۆشمان هەوڵش ئەین لە ڕێگەی خوێندنەوە کە زانیاری زیاتر وەرگین بەڵام بەداخەوە ئەوان لەوانە هەمووی بێبەشن لەبەر ئەمە ئەرکی حکومەتە ئەرکی ڕێکخراوەکانە ئەرکی من و تۆیە کە من و تۆی کە ئێمە بتوانین ئەوان بارخان نازانم ئەگەر کاکە ڕێکار ئاگەی لێمان بێت ئەمانە هەندێک لەو وێنانە کە لە پەیجەکە خۆی وەرمانگرتەوە و دامانداوە خەڵک دیارە بێگومان پۆرترێتی خەڵکن باسی کردوتی زیاتر حەزەکە بە ڕەش و سپی کار بکات ئەگەر کەسێک بڵێ خاڵێکم بەلا بە ئەمانە هەکا یان نەعەوە خۆی وێنەکە دەرچێت ڕێکە طبعا معاملەکردن لەگەڵ نابیستە بێگومان تایبەتمەندی خۆی تۆ من ڕسمی ئێستا حەز ناکەم لای بێت تۆ خۆ ئەتوانیت لای بەری بەڵێ ئەتوانێت لەوە ئیشکات بۆ نمونە هێنایە بەڵێ ئەمە نیشانی منە لای نابیست زۆر کەزاڵە ئەو خاڵە بوو لا نەبێڵم نام چونکە من لای نابیست بەوە ناسراوە ئەتوانیت شێوەیە جار ناشکن تۆ توانین ئەتوانیت بەڵێ ئەتوانێت دەستکاری بکە بەڵێ ئەڵێ هەیە ئەمە نیە لێرە چرچی زۆرتیایە ئەڵێ چرچی بۆ لابە باشە بارخان پرسیارەوە لێ بکەن لە کاتێکا کە
ئەو وێنەی ئاری کێشاوە هیچ شوێنێک هەبووە لە فەیسی ئاریە کە زۆر قورس بتوانێت وەریگرێتەوە دروستی کاتەوە یەکەم جار کە سەیری ڕزمەکە کرد گوێی زۆر قورس بوو نەتوانێ ئەزانم چی شوێنی قورس بوو زۆر چی شوێنە زۆر قورس بوو ئەنا ئەڵێ زۆر بە ئاسانی هاتۆ بەدەستمەوە بەس ئەو تەنها و چاوی مابوو چاوەکەی بۆ چاکەتەکەی تۆزەوە نیە وەکو چرچوشی باشە من ئەگەر دانیشم بەرامبەر بە تۆ یان فۆتۆیەک کامیان باشترە تێگەیشتی سەریکە تۆ حەز ئەەکەیت بەرامبەرە دانیشێ یاخود ئەگەر دانیشێ باشترە بەڵێ ئەگەر دانیشێ باشترە بە تەبیعیە لە ڕسمەکە زۆر مۆبایلەکە زۆر نا هەموو ڕەهاندەکان دەرەکەوەی و باشە بەهارخان پرسیاری لێ بکە تا چەند گرنگی بەوەیاوە بچێ لە ناو سروش تاوێنەکانی بکێشێ حەزەکەی لە دەرەوە بەردەوام لەو پێشتری شار باسیە کرد کە زۆر حەزەکە لە دەشت لە دەرەوە لە سروشتا ڕسمکە زۆر جاریش دانیشتووە لە دەرەوە یعنی ڕسم شتی کردۆی سروشت ئێستا وێنەکەی من چەندێکی کاتماوە ئەوە چەندێکی ماوە هەست ئێمە هەندێک شتێ دەستی بۆ بین لەوە چ لەوانە شتێ بەڵێ بەڵێ زۆری ماوە کەم دێڵە دەکرێت هەندێک وردەکاری وردەکاری کەمی ماوە وردەکاری کەمی ماوە ئەڵێ نا بە خێرایی و بەهینی بیکەم جوان دەبێتێ ئەبێ بە وردی بەس بە دوو کاتژمێر ئەو وێنەی زۆر زۆر بە جوانی کێشاوە بەڕاستی ئافرین دەست خۆش دوو سەعات ئەوە کێشەوە ئافرین دەست خۆش زۆر منەوە لە ماڵەوە هەڵێواسی چوارچێوە و لە هەڵێواسی لە ماڵەوە هەڵێواسی پێی خۆشە ئاری کێڵێ یا بە خۆلانێن وەکو یادەورێک لای خۆی بەڵێ ئایکاتی خاتو باید پیشانگەی تایبەتی خۆی نەکردێتەوە بە تەنیا خۆی بەژاری گوتت با چەند پیشانگایەکی کردووە بە تەنیا پیشانگەی خۆی نەکردێتەوە بیری لەوە نەکردێتەوە پیشانگای تایبەت بە خۆی هەبێت ئەوە لە ڕۆژی مناڵانە کردی تقریبا هەر شتە خۆی بوو بەڵام بەس کۆمەڵی ڕێکخراو بوون هەر یەک بە چالاکێک ئەم هەر ئەوە هەر خۆی بوو پار لە سەی دوانزایە هەر لە لای ئێمە لە پەیمانگەی هیوە هەر کردێەوە تقریبا ئەوەی شەر خۆی بوو بەس وەکو پێشنگایە بکاتەوە لە دەرەوە بە تەنیا خۆی تا ئێستا نە ئیشەڵا بەشکم کار بۆ ئەوەکەین ئیشەڵا پێشنگای خۆی بکاتەوەنە زۆر باشە نرخ زۆر ینی هەندێک جار هەندێک تابلۆ هەیە نرخ تەنها لای خودی شەوەکارەکە خۆیتی ڕەنگە هەزارها دلاری بۆ بیتێ نرخی ئەو ئیشە نەبێت کار پێ ئەدەیت نرخ لای کاکەڕێکار چۆنە باسی یەکە ئەوێ باسیکە یان نا بۆ منە پۆرتریتێک چەنە من بۆ ئەم قسەیەکەم بەڕاستی ئێمە ئەو کەسانێک هێنامان دەستێتەوە هیچ کات باسی نرخ و پەی جوانەمان لەگەڵ نەکردو بەڵام ئامادەین ڕکلام بە هەموو جۆرە بۆ کاکەڕێکار بکەین بۆی لە پەیجەکەیەوە هانی پیشەکەی بێن خەڵک بتوانێت پۆرتریتێکی خۆی بەرێ بۆ کاکەڕێکار بۆی دروستکات هەم ئەم دەستکەوتێکی دەستەکەوێت هەم ئەوی سوودەکە بینە نرخی هەیە تابلۆکان چەندێکە لە دەوری دروستی ئەەکەی دوایی نرخ بەچەند ئەپرۆشە هەزەکەی نرخ بەچەند ناوەی تۆ بە بەلاشە ئەوە هەر وێنێکیکە بەنزیکی هەر وێنێکیکە تۆ حەزەکەی وێنە کێشی کێشی قەبارەکە پێی گەورە بەڵێ بە قەبارەی وێنەکانە بچووکەکانەوە ئەم کە وێنەکە کێشاڵە لە 25ەوە دەست پێکات هەتاکو نزیکەی ساڵ کەمترینی سی 25 سی
بچووکتر گەورەتر چەند خولەکێکمان ماوە بنەزانم هەمووی شێک ڕەنگە وردەکاری بێت وردەکارەکەی بۆ بەجێ هێڵین بەڵام با بزانین ئەو چەند خولەکە تەواوی کاوێنەکان بۆی بتوانین پیشانی بینەرانیشی بین چۆن دقیق ماوە حەزەکەی دایکن پێشی بڵە بارخانەگەر تەواویش نەبێت ئاساییە دوایی دەرفەت دێنەر تەواوی کا بەڵام زۆر جارۆ وێنە کێشانی هێناومانەیانە و شەوکارانە هێناومانە زۆر جار وێنەکان تاوا نەکردۆزانین هەندێک وێنای وردەکاریە بێ و کاتێ بەڵام سکێچەکەی ئێستا دیارەکە منە ڕەنگە لە چای بینەرە تاوا بوو بێ بەڵام شێوەکارەکە خۆی وردەکاری زۆرتری مابێ دەستی خۆش بێ بارخان تۆ تا چەند دڵخۆشی کابینی ئەم نابیستانە ئاوا بەهرەی زۆر باشیان هەیە لە کاتێکا کە بەشداری پێشەنگاکانیش دەکەن ڕەنگە زۆر کات بینەرانیش باماشەوە زۆر کارەکانی ئەمانیان بەدڵ بێ ئەمە تا چەند جێگەی دڵخۆشیە بۆ تۆ تەسەور ناکەی وا ئەزانم ئێستا من خۆم ئەو ڕسمای کێشم تەسەور ناکەی کە ئەمان بەهرەیەکیان هەبێت و کە نەتوانن پیشانی کۆمەلگای بن نەتوانن پیشانی دەرەوە بێن لەبەر ئەوە من زۆر هەوڵەیەم لەگەڵیانە ئێستا یەکێک لەو نابیستانی کە کچێک و ئیشی چنی نییە کرد کە چینەکەی کرد لە ڕسمەکان دەرچوو بوو پێی ناخۆش بوتی ڕسمەوتم تۆ جوانترین کارەکەی لەبەر ئەوە زۆر بۆ پێش شەرمەکە تۆ ڕسمی تۆ گیراوە بڵاو کراتەوە ئاخر ناخۆشە خەڵک من نەبینێ وتم خەڵک ئەچێت بەداخەوە ئەم هوشیارە شەر نییە لای ناویستەکان وتم خەڵک ئەچێت دیعایە بە خۆیەکە لە پەیجەکانە لەولا کە ئیشێکەکە وتم ئەبێ فێر بن ئێوەش ئیشێکی جوانەکەی تۆ ئیشێکی خراپ ناکەیت لەبەر ئەوە تەسەور ناکەیت چەند پێم خۆشە کە ئەوان بەهرەیەکیان هەبێت و کە خەڵک بیناسێت من ئەوەنە دڵخۆشم چۆن من وا هەستەکەم هەموو نابیستەکان مناڵی خۆمە دەستەکانە خۆش بێت تۆ زۆر دڵسۆزی بۆ ئەوانە هەر بمێنی بە هیوای بەردەوامی بۆ تۆ نمونەت زۆر بە خات و بەهار خات بەهار بڵ ئەگەر کاتی ئەوێ کاتی بۆ داهێنین ئەماچینە لە هەندێک بڕگەی تر بە ئەو بەردەوام بێت تا بە سلاحەتی خۆی تەواوی کرد و کاتە پێمان بڵێ ڕێکار بەرنامەکە تۆپەکەی خۆت تەواوی بکە بزانین گەیشتووە بە چووە کاکە ڕێکار تەواو بوو کاکە ڕێکار بابی بینیم تەنها پاکردنەوەیشی ماوە بۆ کامیانەرێ پیشانتان هاوڕێ بۆ زای نەخۆتە چێ ئاری زۆر زۆر جوان هەموو نەخش و چوزانم خەت و چاڵی و چۆڵی دەم و چاو و هەمووی وەکو خۆمە وایە جیاوازێکی نییە لە خۆم پۆسترا ئاری ئەو ڕاستمانم بۆ ناردووە کە فلتەر و شتە لێ ئەو زۆر جوان کێشایە باخوا هیچ فلتەرێکی پێوە نیە دوا حەزەکی هەمان وێنەش پیشانێمەوە هیچ فلتەرێکی پێوە نیە زۆر باش دەستە خۆش بێت زۆر سپاس بۆ کاکە ڕێکار دەستە خۆش بێت پیان وتیان ئەمە دەستخۆشیە دەستە خۆش بێ ئەمەش بێگومان بێرێ ئاری دیارە پێما بە خاتە چوارچێەوە زۆر سپاسێکین کاکە ڕێکاجیان دەستە خۆش بێ زۆر سپاس بۆ ئەم ئەرک و ماندووبوونە سپاس بۆ خانەوادەکەیان کە ئەرچیان کێشە ئەمڕۆ لە پێنجێنەوە بێگومان پێمە بە خوشکێکی لەگەڵی هاتەوە زۆر سپاس بۆویش ئەرکتان کێشا و کێشە نییە مشکلەی نییە بریا جارێکترەڵم زمانی جستەوا وایە هەمومان بمانزانایە چۆن گفتوگویان لەگەڵاکەین لە یەکتری تێبگەیشتینایە وەکو بارخان پێشتری ژامەژی بۆ ئەمانە بەشەکن لە کۆمەلگا ئێمە بەریانەکەوین زۆر گرنگە ئەم بەرکەوتانەمان لێک تێگەیشتن هەبێ یان ئێستا لە چاخانی شعب لە شاری سلێمانی گاگارەم ڕەنگە خۆشە چوو بێتی لە بەشێکیاندا نیشت مخان گفتوگۆکە هەموو ژیانی ڕۆژانیان گفتوگوی سیاسیە کۆمەڵایەتیە هونەریە زۆر بابەت بەڵام بریاوانە بۆی ئەوان بەجیا دابنیشن و ئێمە بەجیا ئەبە تێکەڵ بووینە لەگەڵەکە بە زمانی ئاماژە لە یەکتری تێبگەیشتینە ئەمەیشەکە لەو گرفتانەی کە ئێمە لە کۆمەلگای کوردیا تا ئێستا هەیە پێم خۆشە بیکاتە نێو چوارچێوەکەوە و بیبینین و سوپاسێکی تری بکەین و بچینە لە راپۆرتێکی تەرزە پێم بێگومانەوە ئامادە بە بۆ راپۆرتە من نازانم چێ جارێ با من هاوکاریەکی ئەوە ڕێک ئامادەی کردو بۆی کاڵی واسی
هەرەوە نەماوەتەوە هەڵی واسین دەستخۆش پێما بێ هینی خۆشی لێیات با بڵێن ناوی خۆی و ئەوانە با من هەر لێرە و جارێکی تر پیشانی بەمەوە بۆ بینەرانمان لەگەڵ ئەمەیە وێنەکێش خاوەن پێداویستی تایبەت خۆی نووسوێتی ڕێکار حەما ڕەشید عەبدوڵڵا ئینستاگرامی هەیە تۆ کەسانی کە ئینستاگرامیان هەیە ڕێکار داشی خوارەوە ئارت داشی خوارەوە هەر ڕێکار داشی خوارەوە ئارت بنووسن ئەیهێنێ لەوێ توانن پەیوەندی پێوەکەن ژماری ڤایبەریشی داناوە ژمارەکەی نووسوێتی 0 150 تەواوە 97 فەیسبوکەکەشی هەر ڕێکار ئارتە ئەو کەسانی کەیانەوێت تابلۆی بەم شێوازە دروست بکەن ئەتوانن پەیوەندی پێوە بکەن و بەم شێوازە تابلۆکانم بە شێوازێکی زۆر مۆدێرن و جوان بۆ دەنەخشێنێت دووبارە دەستخۆشی بۆ کاکە ڕێکار و زۆر بەخێر دەستی خۆش بێت